الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. دردي حسادت بردن بيكتري دردكي كشندية پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە چەندین فەرموودەی سەحیحی خۆیان ئاماژەی پێەکا و ئوممەتەکەی لێ ئاگادارەکە کە حەسادەت بە یەکتری نەبن، چونکە حەسادەت بردن بە یەکتری تاوانێکی گەورە و قێزەونە و صیفەتی کافر و منافقەکانە. خوای تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزە ئاماژە بەو ڕاستی ئەکا کە بەڕاستی حەسادەت بردن صیفەتی موسڵمانەکان نییە. یەهود و گاور و جوولەکەکان بوون، کافر و مشریکەکان بوون، حەسادەتیان بە پلە و مەقامی پێغەمبەر ئەبر صلی الله علیه وسلم. حەسادەتیان بەوە ئەبر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا ئەو هەموو فەزڵەی لەگەڵا کردووە. خوای تەبارەک و تەعالا ئەو هەموو دەسەڵاتەی پێداوە، ئەو هەموو جاه و مەقامەی پێداوە. ئازیزان و خۆشەویستان، یان حەسادەتیان بە ئەسحابەکانی پێغەمبەری خوا برد لەسەر ئەوەی کەوا ئیستیقامەیان هەبوو، لەسەر ئەوەی کەوا خوای تەبارەک و تەعالا ڕژاندووی بەسەریانە لە خێر و بەرەکاتی دینی و ژینی و ئاینی و وڵات و نیشتیمانە. ئازیزان و خۆشەویستان، خوای تەبارەک و تەعالا لە قورئانە فەرمێت: ئەم یەحسودون الناس على ما آتاهم الله من فضله فقد آتينا آل إبراهيم الكتاب والحكمة وآتيناهم ملكا عظيما. خوای تەبارەک و تەعالا لەم ئایەتە ئاماژە بە حەسادەتی یەهودەکان جوولەکەکانەکا بە پێغەمبەری خوا و ئەسحابی پێغەمبەری خوا. پێیان ئەفەرمێت: ئایا ئێوە حەسادەت بە پێغەمبەری خوا بن صلی الله علیه وسلم؟ حەسادەتی پێوەن لەسەر ئەو هەموو فەزڵە، لەسەر ئەو هەموو گەورەی و جا و مەقامە خوا پێیداوە کە نەیمێنێت، کە لەسەری لاچێت، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیا بچێت یان ئەسحابەکانی تیا بچێت، بۆ حەسادەت ئەبن بەم پێغەمبەرە نازدارە. ئەمە تاوانێکی قێزەون و گەورەی ئێوەیکەن. لەگەڵ ئەوەیشا خوای تەبارەک و تەعالا بۆ نەوەکانی بەنو ئیسرائیل و حەزەتی یاعقوب چەندین پێغەمبەری تیا دروست کردووە، ئەم فەزڵ و گەورەیشی داوە بەوان. بەڵام ئێوە ئەم حەسادەت هەر بە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا بن صلی الله علیه وسلم. مولک و پاشایی دا بە بەنو ئیسرائیلی، دەسەڵاتی پێدان، هەڵی بژاردن. ئەمە فەزڵە، ئیتر بۆ واز نایەنن. بۆ هەر حەسادەت بە پێغەمبەری نازدارە بن صلی الله علیه وسلم. إياكم والحسد فإن الحسد تأكل الحسنات كما تأكل النار الحطب. ئەفەرمێت ئاگاتان لە خۆتان بێ و حەسادەت مەبەن. حەسادەت بردن بەڕاستی حەسەنات و چاکەکانتان ئەسووتێنێت و سفرتانەکاتەوە، دەست بە تاڵتان ئەکات و مفلیستانەکە. وەک چۆن ئاگردار ئەخات بە خۆڵەمێش، ئاوا حەسادەت بردن چاکەی ئینسان، عیبادەتی ئینسان هەمووی بەتاڵەکاتەوە، هەمووی ئەسووتێنێت. بۆی ئاگامەن لە خۆمان بێت. مانە هەمووی کۆمەڵێ صیفاتی ڕەزیلەن لە ئینسانە، نەخۆشینی دڵ و دەرۆنن. ئیسلام هاتۆ بۆ چارەسەرکردنی. بۆیە قورئانە فەرمێ: والذین جاهدوا فینا لنهدینهم سبولنا. ئەوانەی لە پێناو ئێمە جیهاد دەکەن و جیهادی ئەکبەرەکەن، ئەو صیفاتە ڕەزایلە لە خۆیانان ناهێڵن، بەڕاستی ئەو کەسانە ڕێگە و ڕێبازی ئێمەیان گرتو و ئێمەش هیدایەتیانە دەین، مادەم جیهاد دەو پێناواکەن بگەن بەلووتکە. ئازیزان و خۆشەویستان، بۆیە دائیما ئەهلی تەسەووف و عیرفان جیهادی نەفسیان بە جیهادی گەورە زانیوە لە پێغەمبەر و وەریان گرتووە صلی الله علیه وسلم. چارەسەری ئەو صیفاتە ڕەزائیلەیانیان کردووە کە حەسادەت نەبێ، بەخالەت نەبێ، غیبطە نەبێ، و هەروەها دڵپیسی و دڵبۆگەنی نەبێ، حقد و بغض و ئەمانن نەبێ، چونکە مە صیفات و کارەساتن لە ئینسانە بمێن ئینسان بەرەو ئاقارێکی خراپە بە ئینسان خەسر دنیا و ئاخیرەکە. حەسادەت یعنی چی؟ یعنی ئەوەیە كعلماء تعريفان كروات تمنى زوال نعمة المحسود وإن لم يحصل للحاسد مثلها. فرميانا
يعني أو كسيك حسادة بمحسودك يعني ويك حسادة بيبراوة أم حسادة برا وحزأك يعني أول دا رقي لدلايا حزأك أو كسيك أم حسادة بيبا أو نازو نعمة بسرده هيتشي بسرنا من يد مهما كان برخوشينا كويت بس أو برامبري كأم حسودي بيبا أو نازو نعمة لسر لاتيا يتربع حساب أم إسراحتكات أما حسادة بردن أما معناكيتي يعني إنسان حزنك بتشاكي برامبركي دراوسيكي خزمكي قومكي كسكي مسلمانان إيمان داران نازو نعمة جان بسرو بيتو حزناكي حزكي لسري لاتي صفر بيتوا بتال بيتوا لشساغي نمينه مالي نمينه سروتي نمينه كروكالو أولادي نمينه يعني نازو نعمتي اللي يبسين ريتوا مهما كان برخويشت نكوي أما حسادة بردنا غيبطة جاوازة غيبطة بيغمبري علماء زانان أفرمون والغيبطة صفة المؤمن والحسد صفة المنافق غيبطة ويا كابرا مسألة لحسادة جاوازة حسادة كابرا حزكا أم نعمة بسر كابرا ونمينه بلام غيبطة كابرا حزكا بسره وبينه خوابوشي زيادك بلام أمي شكو أبي ليبيت مسألة وكو مسألة كابرا قرآن خوينك قوريا كابرا دولمنك خيرومندا خيرة مسألة كابرا عالمك شاكا دكتورك باشا مهندسك قوريا حاجيك باشا برحال بياوجنك باشن أهلي خيرا من ليروا غيبطي بيبم الله مخوزقايا من يشوك أو فلانا قسواب خوابو زيادك أما غيبطي أما حسادتني أما فرقي هي أما فرقي لك حسادتها حسادت يعني دجمناتي وصفتي إنساني منافقة بلام غيبطة دجمناتي نية إنسان دعاء خير بو أو كسي برامبرجة كناسو نعمتك هي وخوش عزقها وك أوابت عزيزان خوش ويستان بويا بيغمبري خواه صلى الله عليه وسلم لفرمايشتك كأمتك يا قادارك أفنا أمتنا زارك من دب إليكم داء الأمم قبلكم الحسد والبغضاء هي الحالقة حالقة الدين لا حالقة الشعر والذي نفس محمد بيده لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا أفلا أنبئكم بشيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم بيغمبرنا أزدار صلاة وسلام إلى السلبي أفرميت آقا داربن ددكي كشندي أمتاني كلناو برد هاتوا يبو أمتك منيش دب إليكم أي سار إليكم يد ولاتان أو درد كشندا كنخوشينك دلودرونا نخوشينك نفسي بيسا لدلي إنسانا براسي حالقة زان يعني شي يعني برر يعني ناوبر في غمبري خواه فرمي صلى الله عليه وسلم أم حسادته يعني قطع كرا بررا لناوبرا نك برري قرتينري قجو برشو مو بلكو قرتينرو لناوبرني برري ديني إنسان لناوبرني ديني إنسان كأيوش حسادته بوك سياني محمدي بدسته في غمبر فرمي بوك سياني محمدي بدسته هيتس كسيك لأيوة نارات باشتوا حتى إيمان يرون لا إله إلا الله محمد رسول الله وهروها إيماني هيس كسيك لأيوة تواو نبو تواو نابي حتى يكتريتان خوش نبي يعني حسادت نبي لبينتانا حسادت للرقوة حسادت الرقو بغزدلو سكا مسلمان نابي حسادت بريكتري بيغمرهم إيمان تان تواو نابي حتى يكتريتان خوش نبي يعني حسادت نابي ببيت أقادارتان كم لشتيك واتان لبكا يكتريتان خوش بيه ريز دي يكتري بقرن إذا فعلتموه تحاببتم كاتك بيكن يكتريتان خوش بيه كي يكتريتان خوش ويست براسي حسادت نامينيه إيمانتان بقوته بهيزة بيه عزيزان خوش أفشوا السلام بينكم سلام كردن لا يكتري ريزو تقدير لا يكتري ما أي محبته خوش ويستي عزيزان خوش ويستان بويا بيغمبري ناس دار مان صلاة وسلام إلى السربية أقدار ما نكال دردي حسادت أجر سرنجكي وردي حالو جياني خمانو كوملقاو ميجوش بين حتشي ظلم واستمع هرشي منافسة ونارقتية حسادت سرچاوكيتي براسي عزيزان خوش ويستان خوابو بيغمبر عظيمة فرميت يك سورة نادد خواروا آياتي كباسي أواكا مسلمانان خويان ببارزن لشر حاسدان
ئەو حقد و بوغزەی ئەو حەسادەتەی کە ڕوخێنەری ئیمانتە کۆڵەکەی دینتە. خوا بە پێغەمبەرە فەرمێت ومن شر حاسد إذا حسد قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. خوا بە پێغەمبەری خوامەت ئەی پێغەمبەر بفەرمە پەناگرم بە تۆ پەروەردگارە لە شەڕی ئەو حاسیدەی کاتێکەوە حەسادەکەی زوهورەکە، یعنی ڕقەکەی ئاشکراکە، حەسادەکەی ئاشکراکە، دەچەکە بە پلان ڕەشتن، حەسادەت بردن، ئەو دەردە کوشندە پیسەیە، یەکەم گوناه و تاوان بوو لەسەر ئەرزاکرا. حەسادەت بوو وای کرد لە شەیطان دوژمناتی حەزەتی ئادەم بکە، حەسادەت بوو وای لێ کرد کەوا سوژدەی بۆ نەبا بڵێ ئەو لە قوڕێکی تاریک دروست کراوە، من لە گڕێکی جوان و نورانی دروست کراوم، چۆن ئەبێ گڕێکی نور و جوان سوژدە بەرێ بە قوڕێکی تاریک. ئەوە بوو علەما و زانایان یەکەم گوناه لەسەر ئەرزاکرا، یەکەم گوناهێکە کرا حەسادەت بوو، شەیطان مردی بە حەزی ئادەم. و هەروەها یەکەم گوناهێکە کرا لەم سەر ئەرزا قەتڵ و قیتال و تاوان خوێن ڕشتن کە تاوانێکی گەورەیە کەبیرەیە لە ناوبەرە کەویش کوشتنە، تاوانی قەتڵ بوو کە لە لێوان نەوەکانی حەزی ئادەمە قابیل و هابیلا کرا، هەوەکارەکەی حەسادەت بوو. ئەو حەسادەتە پیسەی وای لێ کرد بەڕاستی ئەم دوو نەوە بەر بنە گیانی یەکتری و ئەوە بێ یەکیان نەکیان بکوژە و ناوی بەرێ حەتایە هەر کەسێ قەتڵ بکا و تاوان بکا ناوانی قەتڵ بەشداری ئەوانی تایە کە بەڕاستی ئەم قەتڵیان لە سەرەتاوە کردووە. بۆیە حەسادەت تاوانێکی ئەوە قێزەونە. پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا. أي أمتنا زاركي من أي مسلمانان أي إيمان داران لا تباغضوا رقتان ليكتري نبيتوا بغضتان نبي بغض برانبر بيكتري خود بمسلمان زاني يتم مزقود رقي مسلمانة بغض برانبر بمسلمان هي بكم يزاني بكم سيريكي كافريكي ومشركيكي أما خلاف إسلام برنامج پیغمبر صلى الله عليه وسلم لا تباغضوا بغض مدن برانبر يكتري بغضتان نبي ولا تحاسدوا حسادت بيكتري مبن ومكن برانبر يكتري حسنكن نينوكتان هبه سر يكتري بخيانا حسنكن او ناس نعمته بسر براكتان واي لي بكوان نميني اما حسادته زورك اهلي مزقوت مسلمانه او عند حسادتكي بيسا حزناك برا مسلمانكي ايمان داركي جيرانكي دراوسيكي براسي مالو سرو ساماني هبيت پشت مكن بيكتري پیغمبر فرمت پشت نكن يكتري مسلمان براي مسلمانه حلال نية ولا يحل لمسلم أن يهجر أخاه فوق ثلاث ليال براسي حلال نية بو مسلمان پشت كاد برايكي مسلمان دنجي لدابره لسير روش زياتر لسير روش زياتر هر كسيك هر مسلمانك لسير روش زياتر دنج دابره لمسلمان وإيمان داريك براسي هر كسيك يعني بمن باب إيماني رنخوا پنامان با بويا پیغمبر أفرميت أمسي نفرك أم دون فرك سير رجع قسان بيكونية أجر بيتو هولي عشبونه بن كمان دس بيش خريب كا خواي جورس سر رحمة أبانينه أم صد رحمة نون ويك كم جاد دس بيش خا يقداني ويك باشي جواب داته أجر بباشي جواب داته أجر واي جواب نده هر صد رحمتك هر صد درودك هر صد تجلياتك بو أو كسيك واد دستي خوي بيش خاو برا مسلمانك أشتكاته وأزان وخشويستان. احنا في كل قيزة فرميت 5 بينشت هي براسي او بينشتا برانبري بينشتا لا راحة لحسود حسود هرجي إسراعتناك دائما براسي غمناك بطاقته چونك اوائل حسادة شون ايمان ودين السنة جيان شي اسوتين بو معلوماتان ولا مروءة للكذب انساني دروسين هيت بياواتي تانية وهروها ولا وفاء لملوك قورو باشا كان وفايانية برامبر جهد السكاني خويا قورو باشا كان وفايانية أما تجربة حياته ولا حيلة لبخيل أو كسيك بخيل والرشدة هيج حيلة ومكرجي سرناقريت ولا صعود لسيل خلقي سيادته قوري بو إنساني
بەدڕەوش نییە دوو لە ڕووی جەنابتان ئەم زانا بەڕێزەوە ئافەرمێت و هەروها یەکێت لە عالمان و عارفان و خواناسەران فەرمێت ما رأيت ظالما أشبه بمظلوم من حاسد له نفس دائم وعقل هائم وحزن لازم ئەفەرمێت نەمبینیوە هیچ کاتێک زاڵم لە مەقامی مەزلوم وستەم لێکراوە بێ ئەندازەی حەسوود چونکە بەڕاستی ئەو کەسەی کەوا حەسوودە نەفسێکی دەنیئی هەیە و هەروها عەقڵێکی خراپ و قێزەونی هەیە و هەروەها بێتاقەتێکی بەردەوامی هەیە. ئازیزان و خۆشەویستان، حەسادەت بردن دەردێکی کوشندەیە. وەکو ڕیوایەت کراوە لە کتێبەکانە لە باسی پاشایەکە کە وەزیرێکی بوو، ئەم وەزیرە وەزیری دەستە ڕاستی پاشا بوو. پاشا زۆر بە گوێ ئەکرد، قسەیە کرد، بەڵام کابرایەکی ئەعرابی دەشتەکی هاتە خزمەتی ئەم پاشا، پیاوێکی قسە زان عاقڵ و ژیر. یەکەم جار بوو پاشا ببینێ، بەڵام کە دەستی کرد بە قسەکردن ئەم پیاوەکەوە پیاوێکی فەقیرە و دەشتەکی و ئەعرابیە، پاشا معجیب بوو بە قسەکانی. وای لێ هات پاشاوتی ڕۆژانە بێ بۆ لام، ئێمە من و تۆ قسە بکەین، گفتوگۆ بکەین، مشاوەرەت پێ یەکەم، قسەت لەگەڵاکەم، تۆ پیاوێکی عاقڵ و ژیر دیاری. وەزیری دەستە ڕاست، وەزیرێکەوە ساڵانە پاشا مشاوەرەی پێ کردووە، حەسادەتێکی بۆ دروست بوو کە ئامان ڕۆژانە دێت بۆ لای پاشا، لە پاشا نزیکە بێتەوە، وای هەست کرد کە جێگەی پێ لێش ئەکات. هەرچی شەڕە لە دنیا دروستە بێ حەسادەتە. وتی ئەگەر بێت و پلانێکی شەیطانی بۆ دانەڕێژم و لە ناوی نەبەم و دووری نەخەمەوە، جێگە و پێگە بە من لێژەکە. بەهەرحاڵ ڕۆژ بە ڕۆژ حەسادەکەی بەقووەتە بوو. حەسادەی بێت بەو هەموو نازونیەتە، بەو فەساحەت و بەلاغەتە، بەو عەقڵ و کەرامە و لێزانیە. وتی ئەبێ نەخشەیەکی شەیطانی بۆ داڕێژم. هاتە ماڵەوە، وتی خواردنێکی باش دروستکەن پڕیکەن لە سیر، خواردنێکی باشیان دروست پڕاکرد لە سیر. و وەزیر هاتۆ کابرای دەشتەکی بینی و وتی ئەمڕۆ میوانی من ئەبی لە خزمەت تابین. بردیەوە ماڵەوە، تێر خواردنی سیری پێدا. بەهەرحاڵ وتی بەم شێوازە نەڕۆی دە خزمەتی پاشا، لەبەر خەڵی بۆنی دەمت تێتەوە، ئەم بۆگەنەی دەمت واکە پاشا ئیسعاجکە، بۆیە تۆ ئەبێت دەمامکێ بکەی، ئەوسا بچی یا لە دووریشەوە وەسی نزیک نەبێتەوە لە پاشا. وتی زۆر باشە، وەڵی خواردنەکەتان زۆر خۆش، بەڵام شەڵا سیریتیان نەبووایە، ئەمڕۆ من پاشا بام هاو گفتوگۆم لەگەڵاکە. وتی حەلەکەت هەرەوەیە. وەزیر عینی شێت چۆن ئەم بەرنامەی بۆ ئەم داڕەچوو بەلای پاشا، وتی جەنابی پاشا، ئەم کابرا چێتەوە مشاوەرەی پێەکەیت و عەقڵی خۆت داوە بەدەست ئەوە بەڕاستی قسەی خۆتی لا ئەکەیت و مشاوەرەی پێەکەی. کابرایەکی دەشتەکی نەفامی نەزان، پاشا توو ڕەبێ لەم نەخێن، نەزانی عاقڵە پیاوێکی ژیرە، ئەهلی مشاوەرەیە. ئەڵێ چۆن ئەڵێ ئەهلی مشاوەرە سیقەی پێەکەی، لەناو خەڵکا باسی خراپی تۆکە، باسی سیفەتی ناشرینی تۆکە، ئەڵێ پاشا بۆنی دەنبێ، پاشا بۆنی گیانی تێ. ئەڵێ چۆن شتی وابێ؟ ئەڵێ بۆ درۆ ڕاستەکەی ئەمڕۆ بانیکە دەمامکێکی بەستووە، نزیکیش ناکەوێتەوە لێو. کاتێک کە پاشا بانیەکە ئەڵێ جەنابی پاشا، من حەزەکەم دوور بم لە جەنابە و دەمامکێکی بەستووە. پاشا ئەڵێ کەواتە وەزیر ڕاستەکە ئەم کەسە ئەمە باسی منی کردو و پێگە و شخصیاتی منی ناشرین کردو و دادی لە شخصیاتی من. بۆیە ئەڵێ نامەیەک بنووسن بۆ خەڵات و دیاری ئەم دەشتەکیە، خەڵات و دیاری بنێ. نامە ئەنووسێت بە کابرای دەشتەکی ئەدەن، لە نامەکان نووسراوە هەر کاتێک نامە گەیشت بەن لە گەردنی هەڵگری نامە. باشە، نامە بەدەست کابرای دەشتەکی و ئەڕوادە دەرەوە، وەزیر ئەیبینێ کە لە خزمەت پاشا هاتە دەرەوە. ئەڵێ ئەوە چی؟ ئەڵە پاشا خەڵاتێکی باشی گرم لە فڵانە شار ئەڕۆم بۆیە خەڵاتی خۆم وەرەگرم. حەسادەت چێکا لە ئینسان. وتی نەخێر، بەخوا ئەمە لەو شتێکی باش بێت لە نەفسی خۆیان. تۆ ئەم نامە مەبە، تۆ بمێنەرەوە مەڕۆ لە شارا بە، من ئەڕۆم خەڵاتەکە بۆ وەرەگرم و بۆ شتێنمەوە. ئەڵێ جەنابی وەزیر تۆ عەزیەت نادەم. ئەڵێ نەخێر، تۆ بمێنەرەوە. وەزیر ئەم حەسادەی وای لێ کرد سەری خۆی لە ناوە بەرێ. بەهەرحاڵ نامەکە وەزیر ئەیبا. پاش چەند ڕۆژێک پاشا هەواڵی وەزیرە پرسێ، دیار نییە. هەواڵی کابرای ئەعرابیە پرسێ و دەشتەکی، ئەڵێن قوربان پیاسەیەکە نەچووە. ئەڵێن بایکە بووم. کاتێککە بایەکەن پاشا لێ پرسێ، ئەڵێ چی ڕووی داوە؟ ئەڵێ ئەوە ڕوویدا کە تۆ نامەت بۆ من نووسی، خەڵاتی منت کرد، وەزیرتی من خۆمەی بەم، تۆمەی بە، تۆمەی بە، من خۆم نامەکە بە، منی نامەکەم پێدا و نامەکەی برد. بۆیە پاشاڵە ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. بەڕاستی
ئەبێ ئەو وەزیرە تاوانبار بێ لەم قەزیا. تۆ قەت بە منت و تۆ بۆنی دەمت ناخۆشە، باسی کەسایەتی و شەخسیاتی منت کردووە، ئەڵێ نەخێر، ئێڵێ ئەو ڕۆژە بۆ دەمامت کردبوو، بۆ دوورت گرتبوو. دی جەناوی پاشا حەزم نەکەی ئیزعاجەکەم، من وەزیر منی داوات کردبوو، خواردنێکی باشی بۆ لێ نام خوا جەزای باتەوە، بەڵام پڕی لە سیر کردبوو. ئیتر وتم با ئەو بۆ نەسیرە نەیە بەسەر پاشا و پاشای ئیزعاجکەم. انقلب السحر على الساحر، بەڕاستی سحرەکە هەڵگەڕاوەتە کابرای ساحیرە. بۆیە من حەفەرە بئرا لأخیه فقد وقع فيه، ئەوەی کە چاڵ بۆ خەڵکی هەڵگەڕن خۆی تێیەکەوێت، ئاگادار بن. ئەمە حەسادەتە، وای کرد لەم وەزیرە سەری خۆی تیادانا، خۆی تیا برد، خۆی لە ناو برد، خەسیرە دنیا والآخیرە بوو. بۆیە حەسادەت بردن کارەساتە. بۆیە پێغەمبەرە فەرمێت ئیاکم والحەسەدە، حەسادەت مەبەن بە یەکتری. حەسادەت بردن وای کرد کە چەندین گرفت و کێشەی لە کۆمەڵگای ئێمە و تەواوی کۆمەڵگەکانە ناوەتەوە. هەموو پۆست و پلەکان، شەڕی پۆست و پلەکان، شەڕی ئەوەی کەوا ئەم میلەتە نەبووە بە دەوڵەت تا ئێستا، هەمووی حەسادەتە، هەمووی ئەوەیە کەوا حەز بە چارەی یەکتری ناکەین، هۆکارەکەی حەسادەتە. هەتاو حەسادەت بمێنێ لە هەر کۆمەڵگایەکە، لە هەر میلەتێکە، لە هەر خێزانێکە، لە هەر عایلەیەکە، لە هەر پیاوژنێکە، بەڕاستی دین و دنیا خۆی لە ناو ئەبات. بۆیە ئەم سیفەتە قێزە و نەناشرینە پێغەمبەری خوا فەرمێت لە ناوتانە نەمێنێ و واسی لێبێنن. پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم حقت محبتي للمتحابين فيا، وحقت محبتي للمتناصحين فيا، وحقت محبتي للمتواصلين فيا، وحقت محبتي للمتباذلين فيا. پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم واس لە حەسادەت بێنن، ئێوە یەکتریتان خۆش بێ، چونکە خوا بۆ عەزەمەتی ئەفەرمێت پەروەردگار محبەت و خۆشەویستی من سابتە بۆ ئەوانەی کە لەبەر من یەکتریان خۆش ئەبێ و سێبەری عەرشم بۆ دیاری کردوون. وحقت و محبەتی من سابتە و جێگرە بۆ ئەوانەی کەوا لەبەر خاتری من نەسیحەت و ئامۆژگاری یەکتریەکەن. سابتە و جێگرە محبەت و خۆشەویستی و ئیکرام و ڕێزی من بۆ ئەوانەی کەوا لەبەر خاتری من هاتچۆ یەکتریەکەن، ڕێز لە یەکتریەگرن. سابتە و جێگرە محبەتی من بۆ ئەوانەی کەوا بەڕاستی ئەبەخشن بە یەکتری، ڕێز لە یەکتریەگرن لەبەر خاتری من. ئەمە پەیامی ئیسلامە. وكونوا عباد الله إخوانا ولا تدابروا ولا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا. أما شعاري پیغمبر إسلام ئەگەر بمانەوە سەرکەوتوو بین، ئەگەر بمانەوە ساعەت بکەین، ئەگەر بمانەوە ئیمانمان سەلامەت بێ، مفلیسی دنیا و قیامەت نەبین، زەرەر نەکەین لە دنیا و لە قیامەتە، ئەبێ ئەو دڵمانە پاکەینەوە لە نەخۆشینی حەسادەت. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. أو قلب سليمة يعني قلبك دڵێک نەجاتی ئەبێ لە قیامەتە، ماڵ و سەرۆت نەجات نادا، فریات ناکەوێ، دڵێکی پاک، دڵێک کە پڕ بێ لە محەبەتی خوا، پێغەمبەر، مسلمانان و ئیمانداران، ئەولیا و ساڵحین و پیاوچاکان، ئەوسا نەجات ئەبێ. خوا لە هەموو لایەکمان خۆش بە، خوا لە هەموو لایەکمان ڕازی بە، خوا عاقیبەتمان بەخێر بگێڕە، خوا لە دەردی کوشندەی حەسادەت و باقی صفاتی ڕەزیلە ئەوانەی کەوا هۆکاری ناوبرن ئیمان و دین و ئەخلاق و خوڕۆشتمانە، خوایە ئەو صیفەتە ناشنەوان لە دوورکەیتەوە، ئەو دەردە کوشنانمان لە ناوبەری، ئەو دەردانە ناوبەری لە دڵ و دەروونمانە. خوا یەکتریمان خۆش بێ، ڕێز لە یەکتری بگرین. یا ربی خوایە حەسادەت بە یەکتری نەبین، ڕقمان لە یەکتری نەبێ. یا ربی خوایە شیعارمان بەرایەتی و محەبەت و ڕێز و خۆشەویستی بێ. یا ربی خوایە گیان دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، عاقیبەتمان بەخێر بگێڕە، هیدایەتی گەنجە جوانەکانمان بە، مناڵەکانمان ساڵحکە. یا ربی خوایە مناڵەکانمان تاڵح نەبن. یا ربی خوایە ئەوانەی کەوا داوای دوعای خێران لە ئێمە کردووە، یا ربی خوایە لە دەپارڕینەوە. یا ربی خوایە ئەگەر منداڵێنێ منداڵی ساڵحیان بەرێ، خوایە منداڵەکانی ئێمەش ساڵحکە. ئەگەر هەیانە و ساڵحنی خوایە بۆیان ساڵحکە، هەیانە و مەفقودە و دیارنیە خوایە بەیەکیان شادکەیتەوە. یا ربی خوایە لە دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت ئەوانەی کە نەخۆشیان هەیە لە ناوەی وڵات، لە دەرەوەی وڵات، کۆمەڵە نەخۆش داوای دوعای خێران لێ کردوین. یەکی ئەڵێ کچەکەم نەخۆشە تخوا دوعای خێری بکەن، یەکی ئەڵێ لە دەرەوەی وڵات مناڵەکەم نەخۆشە و داوای دوعای خێر لە ئێوە کردووە. یا ربی خوایە شیفا عەجز و پەلان بۆ بنێرە. یا ربی خوایە دڵی باوکو دایکیان خۆشکە. یا ربی خوایە دڵی هەموو لایەکمان خۆشکە، دڵی هەموو کەس و کاری نەخۆشەکان خۆشکە، دڵی نەخۆشەکان خۆشکە پەروەردگارە. شیفای عاجل و پەلان بۆ بنێرە، نەخۆشەکانی ماڵۆمان، نەخۆشەکانی خەستەخانەکان. یا ربی خوایە
ئەوانەی کێشە و گرفتیانەیە کێشەی عائیلیانەیە خوای بۆیان چارەسەرکەی ئەوانەی فەقیر نەژار نەدارن خوایە دڵیان دەوڵەمەند کە خوای ڕزق و ڕۆزی حەڵاڵیان بە خوای قەناعەت بە هەموو لایەکمان بەخشە یا ڕەبی خوایان دڵ و دەرونی دەوڵەمەندەکانمان زیاتر وسعەت پێ بدەی هاوکاری فەقیر و شارەکان بکەن یا ڕەبی خوای فەقیر و شارەکانیان خۆش بێ ماڵ و سەرۆتی خۆیان نەشارنەوە لە فەقیر و شارەکان دڵی فەقیر و شارەکان خۆشکەن خوایە هەر دەوڵەمەندێ دڵی فەقیر و شار خۆشەکە خوای دڵی خۆشکەی یا ڕەبی خوایان هەر دەوڵەمەندێ لە فەقیر و شارێ شارێتەوە خوای داوای هیدایەتی بۆ بکەین خوای لێت ئەپارڕێنەوە دەسەڵاتدارانمان هیدایەت بەی یا ڕەبی خوای ئیمان و ئیسلام خەی دڵیانەوە یا ڕەبی خوایان لێت ئەپارڕێنەوە ئەگەر زاڵمن ئەگەر ستەمکارن ئەگەر خیانەتکارن دژمنی دین و خاک و وڵات و نیشتیمانمانن دژمنی ئەم میلەتن نان بڕ و قوت بڕی میلەتن خیانەت لەم میلەتەکەن خوایە ئەگەر شیاوی داهاتنی داتنە خوایە شیاوی داهاتنی خوایە نەمرود و قارون و فیرعون و ژێرە و ژوور کرد خوایە هەر دەسەڵاتێ زوڵمەکە و ستەمەکە خوایە عالیا سافی لا خوایە ژێر و ژووریکەی خوایە هەر کەسێ زوڵممان لێکە دش بە دینمانە خاکمانە وڵاتمانە نیشتیمانمانە خوایە ژێر و ژووریکەی یا ڕەبی خوایەگیان بە ئیمان و بمان ژێنە بمان برێنە زیندوومان کەرەوە یا ڕەبی خوایە لە دەرد و بەڵاو موسیبەت هەموو لایەکمان لادە لە ڕۆژی قیامەتە لەبەر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی ئەهلی قورئان بین ئەهلی سەلات بین ئەهلی سڵاوات بین ئەو ئەهلە بین پێغەمبەر بانگمانەکا و دەرمان ناکا بە دەستی مبارەکی و پێغەمبەران ئاوی کەوسەرمان بیتێ پەروەردگارە لێت ئەپارڕێنەوە یا ڕەبی خوایە لێت ئەپارڕێنەوە ئەوانەی دڵسۆزی شریعەتەکەی تۆن ئەوانەی دڵسۆزی ماڵەکانی تۆن ئەوانەی دڵسۆزی مسلمان خوایە لێت ئەپارنەوە ڕەحمەت و بەرەکاتی خۆت برژێنە بەسەرانە یا ڕەبی خوایە ئەوەی خزمەت بە مزگەوتێ مەیەکە ئەوەی خزمەتی بە مزگەوتە کردووە ئەوەی لە سەرەتای ئەم مزگەوتەوە بەشدار بووە لە خێر و خێراتی ئەم مزگەوتە لە ئاوەدانی ئەم مزگەوتە لە نوێژی ئەم مزگەوتە لە بینای ئەم مزگەوتە بەردەوامەتیایە خوای لە دنیا و لە قیامەت محفوظیکە یا ڕەبی خوای سەلامەتیکە یا ڕەبی خوای بیکە بە کەشتی نەجاتی شیفای نەخۆشی خۆی و ماڵ و منداڵی عیزەتی دین و دنیا خۆی و ماڵ و منداڵی هەموو لایەکمان محفوظکە و سەلامەتکە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين